ئەزیزام بۆ ماوەی جینات یان ئەو ژینگەی کە مرۆڤ تێدا لەدایک دەبێ و گەورە دەبێ بگومان کاریگەری لەسەر بنیادیم کەسە هەیە بێگومان لەگەڵ گۆڕانکاریەکانی تەمەنیشدا بەبێ ئەو بارودۆخانی کە مرۆڤ تێدا تێپەڕە بە کاریگەری زۆر دروستە بێت لەسەر جەستەمان بە تایبەتیش ئێمە ئەمڕۆ باسی پێست دەکەین یەکێک لەو کێشانەی کە لە پێستا هەیە چرجبوونە کە بە تایبەتی لە بەرەو سەرچوونی تەمەندا ڕوودەدات بەڵام زۆر جار لە تەمەنەکانی تریشتا ڕوودەدات و هەندێک شت هەیە کە کاریگەری لەسەر دروستبوونی چرچی دەموچاو یان پێست دروست دەکات بەگشتی بزانین ئەو هۆکارانە چین و ئایا دەکرێت خۆپارێزی بکرێت و ئەگەر هاتو کەسێک تووشی چرچی بوو چی چارەسەرێک باشە بۆ ئەم کەسە و هەندێک جار لە تۆڕ کۆمەڵاتیەکان هەندێک بابەتە بینیم بە تایبەتی شێوازی مەساجکردن بە پێست گرنگیدان پێ شێدارکردنەوەی ئایا ئەمانە بەڕاستی لە ڕووی ڕۆتەندروستی و زانستیەکەی و کاریگەریکە ئەکاتە سەر ئەوەی کە پێستێکی ساف و جوانمان هەبێ باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر شادیار حەمەلا و پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری کاکتۆر بەخێرەوەی بەخێر زۆر سپاس بە ئابادەبوونت باسێک لە چورچولۆکی بکەین چییە و چۆن ڕوودەدات خۆی پێستی هەرێکێک لە ئێمە چەند فاکتەرێکی کەوای لێکات بە جوانی بمێنەوە چەند فاکتەرێکی هەیە کە لەوانەیە هەنێکیان ناوەکیە و هەنێکیان دەرەکیەکەوای لێکات زوو چرج بێ بوونی ڕادەیەکی باش لە فاکتەری شێدارکردەوەی تەبیعی لە پێست تایکێکە لەو فاکتەرانی کەواکە پێست بە تەڕوبڕی بمێنێتەوە وشک نەبێتەوە چکە گەروێتەوە ئەم فاکتەرە کەم بێتەوە لە پێستە بەتەنها وشک بوونەوەی پێست ئەبێتە هۆی ئەوەی کات چرج بوون قاستن لە دەوری دەما و لە دەوری چاوە ئەمە ئەو شوێنانە چکە ئەو شوێنانە جوڵەی تایە بۆی جوڵەی ماسوولکەکانەوە ئەگەر بێت و پێستەکە وش بێت سەری کەسەکەکەیت پێستی چرج بووە باری تەندروستی کەسەکە مەسەڵەن ئەوانەی کە نەخۆشی درێژخانەیە و گوانی کە شەکریان هەیە یان بۆ نمونە زەختیان هەبیان نەخۆشیەکانی وەکو بڵێ کێشەی دڵۆمانیان هەبێت ئەمە بۆ هۆی تێکچوون لە پێکهاتی ملولەکانی قەن هەروە بۆی نەچوونی بڕی پێویست لە ئۆکسجین بۆ پێست و ئاکا پێست زووتر پیر بێت و زووتر چرج بێ ئەمە وەکو فاکتەرە ناوەکان فاکتەری دەرەکی مەسەڵەن بەرکەوتن بە ژینگە خاصەن ئێستا فەسڵی زستانە و ڕادەی شێ لە هەوایەکەمە و هەوایەکی سارد هەمیشایە ئەمە واکات دیسانەوە پێ زوو شک بێتەوە زوو چرج بێت غێری ئەمە وەکو فاکتەرەکان کە ئەگەر بێت و باسی تەمەنمان نەکرد کەسەکە گەنجە و پیرە بێت فاکتەرێکی ترێکەوە لە ڕێ هەمومانایش چوونە ناو تەمەن بۆی چوونە ناو تەمەن و کەم بوونەوەی ڕادەی کۆلاجین لە پێست ئەمانە هەمووی وا ئەکات پێ چرج بێ و داکەوتن هەر چرج نییە بەتانە چرچیشە بێ و داکۆتنیش ڕوات ئەم دوو فاکتەر هەردووکی بەیەکەوە واکە کەسەکە ڕوخساری پیر بێت لە چاو گەنجەکە باشە کاکتۆر زیاتر لە چ تەمەنێکدا ئەم چرج بوونە ڕوو ئاجگەل لە تەمەنە پیرەکاندا لە گەنجەکانیشتا بوونی هەیە یاخود ئەمە تەنها لەو کەسانەدا ڕوئایە کە تەمەنیان بەرەو سەرەوە بەڵێ وەکو بۆ جەنابتانم باس کرد فاکتەرەکانە گەر بێت و مەسەڵەن سەوتمان زستانە بۆی کەمبوونەوەی ڕتوبەت پێزوشکە بێت و چرجە بێت غێری ئەوەش کەسانێکن بە پێچوانی ئەمەوە زۆر لەبەر هەتاوان هەتاویش تشکی ئینفرارەدی تایە سەر و سووری تایە ئەمەش کا بێتە هۆی تێکشکانی کۆلاجین و ئەست و تێکچوونی شێوازی فەسلەجەی پێست و چرج بوونی مەسەڵەن بۆ نمونە ئەو برا مرورەکانمان ئەو برا خوشکانیان کە مهندسن کە یان مەساحن زۆر لەبەر هەتاوان تەماشاکەیت هەمیشە پێستیان پیرتر دەرەکەوێت چکە تەمەنی پێست دێ و تەمەنی بایلۆجیش هەیە زۆر جار ئەم فاکتەرە دەرەکیانە یان فاکتەری ناوەکی بۆی نەخۆشی و یان تێکچوونی باری تەندروستیەوە وا ئەکات کەسەکە تەمەنی پێستی لە تەمەنی بایلۆجی خۆی گەورەتر بێت توانێمە غێری ئەمە مەجموعەیە شت هەیە کاتوانین بیکەین مەسەڵەن چۆنەڵی پێشەوەی قیتارەکە بەجێمان بێڵێ پێشەوەی بیاڵین چرچی و دوای ئەوەش پێشەوەی بیاڵین داکەوتن چکە زۆر جار چرچەکە ڕێگەگرێتەوە بەڵام داکەوتنەکە زۆر جاڵانەی گاتاوی کە پێویستمان بە نەشتەرگەری بێت بۆی کە ڕێکی بکەینەوە باشە لەسەر ئەو بابەتە جگە لە تەمەن وەکۆزین چەند جوورێکی پێستمان هەیە وشکە تێکەڵ یاخود چۆرە ئەمانش کاریگەری هەیە لەسەر چرجبوونی پێست بە دڵنیاییەوە مەسەڵەن ئەو کەسانی کە ئێمە توێژینەوەی لەسەریە ئەو کەسانی کە با بڵێن ئێمە جۆری پێست 5 نوعمان هەیە جۆری یەک جۆری دوو جوبە ئەمە پۆلێنێکە پێوترە فیتزپاتریک ینی جۆری یەک ئەوەیە کە کەسەکانە کە قژیان پرتەقاڵیە و چاویان
کاڵە و پێستیان زۆر سپی و نەمشیە جۆری ئەخیر ئەوەیە کە ئێمە پێست ڕەشە ئەفریقیەکانی پێڵین دیقەتیان ناوە لەوانەی پێست ڕەشە ئەفریقەکان ڕادەی ئەستوری پێست و چەوری ژێر پێست زیاترە لە چاو ئەوەی کە ئەوانی کار جۆریەکانێ لەبەرەوەی ئەمە جۆریەکە قەیناکە لەوانەیە خاصەتەن بۆ میسەمای ئێمە کە حەزی لە پێستی سپیە و حەزی لە ئەسمەر یاخود ڕەش نییە لەوانەیە بۆ مۆزوعی پیربوون ئەسمەر و پێزڕەشەکە لە قازانجا بێت درەنگتر پێستی چرچە بێ و درەنگتر نیشانەکانی پیریتیا دەرەکەوێت وەکو پێست پێک ئەنجا شتێکی تریشمان بیر نەچێتەوە هەنێ خو هەیە لە مرۆڤە خۆ خراپەکان کەەوە ئەکات پێست زوو چرج بێ مەسەلەن جگەرە کێشان یەکێکە لەو هۆکارە زۆر گرنگانی کەەوە ئەکات خەڵک زوو پێستی پیر بێت یان ئەگەر کەسێک بێنیت لە تەمەنی 15 ساڵی و هەرزەکاری و جگەرە کێشێ لە تەمەنی 30 ساڵیە تەمەنی پێستی وەکو 45-50 ساڵە بێت باسی زیانەکانی تری جگەرە کێشان ناکەین کە چەند زیانی هەیە بۆ تەندروستی مرۆڤ بەڵام باسی ئەەکەین وەکو ێستا سپۆری پزیشکی پێست کێشەکانی جگەرە کێشان و پێست مەسەڵەن تۆ بۆی ئەو جگەرە کێشانە هەر تەقەڵوسی دەمارەکانی دڵ نابێت هەر کێشەی سیت بوو دروست نابێت عینە کاتە دەمارەکان کە خوێن و کانزاکان و مادە باشەکانە بن بۆ پێست ئەوانیش تووشی تەسک بوونەوە و چۆنەڵی تێکچوونی شێوازی دیوارەکەی بەمش بۆ ئەبێتەوەی کە زوو پیربوونی پێستەکە و کەسەکە لە تەمەنی خۆی هەمیشە پێرتر دەرەکەوێت خەیری ئەوە نەخەوتن ئەو کەسانی کە درەنگە خەون شەوان بانیان درەنگ هەڵەسن مەسەن کاتی خەوت کێماڵین ڕۆژانە 8 ساعتمان پێویستە قەزمان نیە لە چواری بەیانی و بنووی تا ساعت 12 نیۆڕۆ بڵێ ساعت قەز لەوەیە بێ شەوانە تۆ نزیک کاتژمێر 11 شەو نووسبێتی بانیان ساعت کاتی بایۆلۆجی قۆمان ئەمە ئەو کاتەیە کە لاشەی مرۆڤ پێویستی بەوەیە چۆنەڵی ئیسراحەتێکی تیا بکات ئەگەر بێت و تۆ لەم کاتیان نەنوویت هۆرمۆنەکانی سترێس دەڕژێ هۆرمۆنەکانی سترێس ئەبێتەوەی تێکچوونی پێست دروستبوونی کێشەکانی پێست ئەمە بسمانەیە هۆرمۆنی مەسەلەن کۆرتیزۆڵەکە بۆی نەنووسنەوە ئەڕژێت ئەمەش ئەبێتەوەی کەسەکە لە تەمەنی خۆی پێتر دیار بێت کات دکتۆر زۆر جار ئەڵێن هەر شێوازی جوڵانی دەموچاو بنەوە کەسانی کە زۆر پێکەن خەتی پێکەنینیان زۆرتر بۆ دروستەویانەوە کەسانی کە مۆڕە زۆرەکەن خەتی ناوچوانیان زۆر بە دروستێ هەر بەڕاستیمانەش کاریگەری هەیە لەسەر ئەمەیان شتێکی ترە ئەمەیان چرجبوونی پیربوونی پێز نییە چکە پیربوونی پێز پیربوونی پێست ئێمە بەسمانەوەی ئەمە لاقی بەسەر پیربوونی تەمەنەوە نێوەکو باسمان کرد خەڵکەکە جاریوایە گەنج و پێستی پیر بووە بەڵام ئەم چرچیانی کە لە بەخۆی پێکەنینی زۆرەوە یان وەکو جەنابتان فەرمووتان بۆی مۆڕەکوتنەوە ئەمە بۆخۆی ئەوە نییە بەهۆی ئەوەیە ڕادەی کۆلاژی لە پێستەکەی کەم نەبووەوە بەڵام لەبەر ئەو کەسە زۆر پێەکەنێ ئەو ماسوولکەی کە بەرپرسیارە لەسەرەوەی کە شێوازی پێکەنین با بەڕسەر بەقوە دەبێت ماسوولکە عادی وایە تر دەموچاو بێت لاشە بێت زۆر بەکارێنانی ماسوولکە بێتەوەی بەهێزبوونی ماسوولکەکە ماسوولکەمان هەیە بەرپرسیارە لەوەی کە خەندە بکەیت یاخود پێ بکەنی ماسوولکەمان هەیە لەوەی کە واکە تۆ تووڕە بیت مۆڕە بکەیت باشە یان جاری وای بۆی تەرکیزەوانی کە زۆر تەرکیزەکان زۆر لەسەر کۆمپیوتەرن یان ئەوانی کە لە تاقیقەکان زۆر تەرکیزەکان ئەم ماسوولکەی مۆڕەکردنە زۆر بەکارێن نەما بێتەوەی دروستبوونی خەتی بینی برۆکان تەوانەوە بۆی پێسەکە کێشەی نییە بەڵام ماسوولکەکەی ژێرەوە ئەمە مەوزوعێکی ترە مەسەڵەن ماسوولکەکەی ژێرەوەی ماسوولکەیە پێویستە بۆ پێکەنین کە زۆر بەکارێنیە ماسوولکەی بەهێزە بێتەوەی کە دروستبوونی چۆنەڵی پەستانێک لەسەر ئەم خەتی پێکەنینە و چاڵبوونی قەتەکە و تەوانەما گەرزێت و بێت و زوو فریای ئەم کێشانە نەکەویت قەتەکە خەتی ستاتیکە بێت دائیمی یعنی دواتر لەوانەیە گە چارەسەریشیکەی چارەسەرێکە بە تەواتی نەبێت جا لە ئینتەرنێت بڵاو بوویەوە ئافرەتێک کە چەندین ساڵە پێ نەکەوێت بەحساب بۆی دەموچاوی چرج دەبێت جا هەر بەسمە بە بابەتێکی ترەوە باست لە وەرزی سەرمان کرد هەر بەڕاستی کاریگەری چییە لەسەر پێست ینی بۆ زۆر جارەوترێ پێویست ئێمە بە ئاوی سارد دەموچاومان بشوین لەبەرەوەی پێستون دەکاتەوە یان جاری وا هەیە لە ترندەکانی سوشال میدیا بینیمانە هەندێک کەس بەفر بەکارهێنن یان دەموچاویان ئەکەنە ناو سەهۆڵەوە بەڕاستی ئەمانە کاریگەری هەیە لەسەرەوەی پێستمانتون بێتەوە و کەمتر چرچولەج بێت پرسیارەکە زۆر جوانە دوو بەش ئەمە یەک بەشێکیان ئیستیغلال کەم بیکەم بە بابەتێکە باسی کەم
تکایە ئەوەی کە لە سۆشیال میدیایی بینن زۆربەی زۆری هەڵەیە زۆربەی زۆری هەڵەیە زانستی نیە هیچ بنەمایەکی زانستی نیە هەچ کەسێک لە ئێمە مەسەڵەن ئێستا من لە قانون نازانم لە هەندەنەسە نازانم بەس دەتوانم بچم لە بگەکی قۆمەوە لە قۆمە ڤیددیۆیەکەکەمەوە لەبەرەوەی لەوانەیە کەسێکیش بێ خەڵک بناسەسی قەت پێکە وازانە تۆ ڕاست کردو ئەسڵەن شتەکەت لەوانەیە زۆر بێ بنەما بێ زۆربەی ئەو شتانی کە لە سۆشیال میدیا هەم وەکو ئەوەی کە ئەو خوانەی کە جەنابەت باسی کرد خەڵک ئەیکات یاخود بەکارێنانی پرۆدەکتەکانی بەتایبەت بە پێست یعنی ئێمە ڕۆژانە لە کلینکەکەی خۆمان چارە خوازە بینین خۆی یەک کێشەی نەبوو بەس لەبەرەوەی کە کەسێک لە ئینستاگرام یان لە تیکتۆک یان لە فەیسبوک پرۆدەکتێکی هێناوە باسی کردو ئەمە وایە ئەمە جوان تەکەەوە ئەمە فڵان کەس بەکارێنە و فیسار کەس بەکارێنێ و جا پرۆدەکتەکان ێستا عاد ترێند وایە ناوی لێنن پرۆدەکتی فڵان کەسە یانی فڵان مومەسی لە فڵان مۆغەر نییە هەرزەکاریش مێشکیان ئێستا چۆنەڵی پێ نەگەیشتۆ بەتاڵی زوو هەڵەتێن لەبەرەوە تکایە بە سەیری شتەکانی ناو سۆشیال میدیا نەکەین بەڵام سیرکردن شتەکان بە زانستی چۆنە مەسەڵەن ئێستا جەنابە ئەڵێ کاریگەری سەرما چیە لەسەر پێست کاریگەری ئاویسار چییە لەسەر پێست خەڵک بۆ بە ئاویسار بەکارێنێ ئەمە تا ڕادێک لەوانەیە بنەمایەکی زانستیە بێ جار لە پێشە باسی ئاویسار دەکاکەین ئاویسار دەبێتەوەی تەنشێتی دەورەی دەمەوی ینی سووڕی خوێن سەری ئاکات ئێمەش هەموو سەریعبوونێکی سووڕی خوێنوە ئاکات ئەو پێداهیسیانەی کە پێست پێویستێتی بۆ ئەوەی کە بە جوانی بمێنێتەوە دوور بێ لە نەخۆشی دوور بێ لە چرج بوون وەکو ئۆکسسیجین وەکو کانزاکان ئەمانە مادە درە ئۆکسانەکان کە زۆر زەرورە بۆ پێست ئەمانە هەمووی واکە کە سەریع ئەبێت زۆری پێگە لەبەرەوە بێتەوەی کە پێست بە جوانی بێنێتەوە بەڵام ئێمە وەکو پزیشکی پێست هەمیشە نەسیحەتی ئەوواکەین ئەڵێن خەڵک کە دەموچایەشوە نە ئاوی سار بەکاربێنە نە ئاوی گەرم چکە ئاوی گەرمیش زەرەر لە پێستە ئاوی ساردیش قەیناکە لەوانەیە تۆزێ بۆ لەو مەنزوورەوە کە باسیەکەی بڵی باش بێ بۆ پێست بەڵام مەجموعەیە کێشەی پێستمانەیە نەخۆشکەوتنی پێست یانی چکە کێشەی پێست تەنها پیربوون نییە نەخۆشکەوتنی پێست گرنگترە لە پیربوون تێگی هەمومان پیرەبی تێگی بەڵام هەمومان پێستمان نەخۆش نییە ئەبێ پێست لە پێشە پێشەوەی کە بیر لەوەکی تۆ پیر نەبی بیرکەیتەوە لەوەی چۆن بە تەندروستی بیاڵێت تۆ ئەگەر بێت تۆ زۆر ئاوی گەرم بەکاربێنی لەوانەیە لەم فەسڵە زستانە ئاوی گەرم بچی دووشێکی گەرمکەی خۆش بێ بەڵام ئەو ڕات فاکتەرە تەبیعی کە لە پێستمانەیەکەوە کە پێست بە شێداری بمێنێتەوە بۆی ئاوە گەرمەکەەوە زیاترە شۆرێتەوە لەبەرەوە پێست زیاتر تووشی وشک بوونەوە خوران و هەستیاری و ئەم شتانە بێت لە عینەن کاتە بەکارێنانی ئاوی سار لەوانەیە سووڕی خوێنەکە زیاکە بەڵام هەنێ نەخۆشیمان هەیە کە پەیوەندی بە بەرزبوونەوەی عفو نزمبوونەوەی پلەی گەرمای ئاوەکەوەیە وەکو هەستیاری و ئەمانە مەسەلەن کۆڵد ئارتیکەریامانەیە چیل بلەیمانەیە ئەمانە ماجوعەیە نەخۆش مەسەلەن هەستیاری بە سەرما و ئاکام نەخۆشیانە زیاتر بێت لەبەرەوە بێ ئەم شتانە کاتێک تۆ بکەیت نەک لەبەرەوەی هیچێک لە تیکتۆکیان لە ئینستاگرامەوە دێتی بیکەین بەخوو زیاتر محاولەکەین لە چەند پێگەیەک کە مەسەلا لە گۆگڵ ئاتوانی سێرچی بۆ بکەیت چەند باسێک بێنی بزانی باسەکان چۆنە اینجا ئەو شتانیان ئەگەر ئەوش لەوانەیە قورس بێ بۆلات ئەتوانی سەردانی پزیشکی پسپۆری پێزکەیت لە وڵاتە لەوانەیە زۆر شت گران بێ بەڵام مەسەلەن مقارنەتەن بە وڵاتەکانی تر بۆ وڵاتە سەردانی دکتۆرێک لەوانەیەکێک بێ لە هەرزانترین شت لە وڵاتە هەی تۆ ئەگەر بچیتە دکتۆرێکی پرایڤێت لە وڵاتانی تر لەوانەیە پێویست کات بەلایانی کەمە وەرزانتریان $70 جاری وا تا 350 بۆ 400 دلارەچێ لێرە بە 500,000 زۆر بێ 520,000 چیتە لای پزیشکی ئەگەر تۆ بۆی کە پێست بپارێزی دوای تووشی ئەوە نەبیتەوە بۆی کە چەک تووشی کێشەیەک بیت بەس ئەچی بۆ لای دکتۆرێ وڵای دکتۆر من پێستم وایە ڕۆتینێکم بۆ دانێت چی بکەم چی نەکەم 5 دقیقە بۆ هەموو تەمەنت بۆ تەمێنێتەوە یەک جار و کێشە لە کێشە بە دوورە بیتەوە زۆر باشە دکتۆر شادیار خۆراک لە زۆر بابەتەکانی تەندروستی باز دەکرێت ئایا خۆراک کاریگەری هەیە لەسەر پێست و بە تایبەت چرجبوونی پێست بەدڵنیایەوە تۆ ئەگەر بێت و مەسەلەن خۆراکی تەندروست بخۆیت نەک پێستت قەینا پێست ئێماڵین گەورەترین ئەندامی جەستەیە بەڵام ئەندامەکانی تری لەشیش هەرچەند ئەگەر بچکۆلەش بێ لەوانەیە گەر تۆ خۆراکێکی تەندروست نەخۆی تووشی ئەوێ بێ تووشی کێشە بیت وەکو پێشتر باسم کرد
توشبوون بە نەخۆشە درێژخایەنەکانی وەکو شەکرە و زەقت و نەخۆشیەکانی دڵ و ئەمانە نەخۆشە درێژخایەنەکانی سی ئەمان هەمووی هۆکارێکە بۆ ئەوەی کە پێست زوو چرج بێ ئێگەر تۆ بێت و بە تەندروست نەخۆیت مەسەن تووشی شەکرابی تووشی زەختە بیدوانە لەبەرەوە ئێمە هەمیشە چۆن نەسیحەتی چارەخوازەکانمانەکەین ئەڵین باش بخەوە باش بخۆ باش هەڵس و کەوتکە مەسەلەن شەوانە گەر تو بێت لە کاتی خۆیان بنی بە ڕۆژانە مەسەلەن بەیانیان زوو تا سەعات و نانی بەیانیت خوارد بێ زایی دەنەوە ژەمینی ڕۆی ئێوارە زیاتر خەیاڵ بیتە گۆژ ماسی مریشک سەوزەمیوە لە بریەوەی کە برنج و نان و شەکر تەرکیت خوێ تەرک ئێمانە هەمووی خۆی باش باشن کەواکات تۆ پێست بە گەنجی بمێنێتەوە چکە بەڕاستی پێست تۆ ئەوەیە کە ئەیکیت ناو لەشتەوە ئەگەر شتی باش بکەیتە لەشتەوە پێستیشە جوانە بەگەر بێت و شتەکان خراپێ هەش مۆساڵی چلۆجیش نییە هەنی تۆ ئەگەر بێت و باش نەخۆیت تووشی زیبکابی لەوانێت تووشی پەڵەبی هۆرمۆناتت تێکتی ئەوان هەموو کێشە دروستەکات بۆ کە دوایی کێشەکەش لە بەرەوەی کە پێست گەورەترین ئۆرگانە لە پشێکی پێستیش بەشدارە بێت لە کێشەکانی کێشەکانی تیا دەرەکەێت تۆ بێتەوەی نەخۆشی پێست. باشە چارەسەرەکان چین بۆ چرجبوونی پێست جگەلەوەی کە کەسێک بە تەمەنە ئەوانەی کە گەنجن تووشی چرجبوونی پێست ئەبن چ جۆرە چارەسەرێک لای ئێوەی پزیشک بەردەستە بۆیان یاخود خۆیان پێویستە چ ڕێنماییەکیان ئەیتێ بۆ ئەوەی کە تووشی ئەو حاڵەتە نەبن و بەرگری لێ بکەن؟ بەڵێ چارەسەر دوو جۆرە یەکەمیان خۆ پاراستنە دوای ئەوەی کە توش بووین چی ئەەکەین خۆ پاراستن چیەوەکو پێشتر باسماگرت باش بخەوە باش بن و باش هەڵکەوت ئاس و کەوت کەمە بەسمان لە وەرزش و ئەم شتانەیە ئەمە ئەویان زائیدەنەوە بەکارهێنانی دژەخۆر زۆر گرنگە کە بۆی کە تۆ کاریگەرە نەرێنەکانی تیشی قۆر لەسەر پێستکە بکەیتەوە چکە تیشی قۆر زۆر بەرکەوتن بە تیشی قۆر ئەبێتە خۆی زوو پیربوونی پێست زائیدەنەوە بەکارهێنانی شێدارکەرەوەیکی باش خاصن لەم فەسڵی زستانە ئەمە پێویستە ئەگەر لە هاوینە لەوانەیە شەوانە پێویستکە شێدارکەرەوەکەی لەوانەیە لەستانە پێویست کات ڕۆژی 2 بۆ 3 جار شێدارکەرەوە بەکاربێنی پێویستە کۆلاجینی تیابیان هەر شێدارکەرەوە بێ ئاساییە خۆی بەڕاستی مەوزوعی کۆلاجین دیبیتێک و مناقەشێکی زۆری لەسەر لە ڕووی زانستیەوە تا ئێستا هیچ چۆنەڵێ پەیپەرێک و هیچ بەحسێک ئەوە نییە کە باسی ئەوە کات کۆلاجین بە کرێم یاخود بە حەبیش یان بە شروبیش زۆر کاریگەری لەسەر پێست دەبێت تێگی بە نازاریان تۆزەین بووە بەڵام بەحسی وا گەورە لەبەر دەستانەیە کە تۆتوانی پشتی پێبەستی بڵی بقیتە ناو مەسەلێمە لە سەرڕەچەتەکانی خۆمان کۆلاجین زۆر بنووسین تو سێری ئەومەکە ڕستمێکی جوان لەسەر قوتۆکەی دانراوە و زەلامەکە پێستی ساڵبووە ئێمە باسی ڕۆزانستی و ڕۆعیلمێکاکەین بەڵام ئەگەر بێت تۆ شێدارکەرەوەیکی گونجاو بێ بێەوەی کە هیچی تیانە بێ بەکاربێنیت زۆر شتێکی باشە زائیدەنەوە کرێمەکان بەکاربێنی کە دژە ئۆکسانی وەکو ڤیتامین سیتیایە ئەمانە کاریگەرێکی زۆر باشی بێ بنمونە بەیانیان هەڵەسی دەم و چاوت تۆشێ دەرکەرەوە بەکاربێنەوە اینجا کرێمێکی باشی دژە ئۆکسان بەکارێنی دوای ئەوە دژە خۆر بەکارێنی 3 ساعات جار دووبارەیەکەیتەوە ئێوارە دیسانەوە پێویستمان بۆیە کە دەم و چاو بشۆرینەوە بۆچی تۆ بە درێژەی ڕۆژ لە دەرەوە بووی تووشی بەرکەوتە و هەبووە لەگەڵ پیسیەکانی ناو ژینگازای دەن چەند جارێک کرێم و شتێت بەکارێنەوە لەبەرەوە پێویستە پێستمان ئیسراحەت کات و کونیلەکانمان پاکەینەوە بۆی کە لەسرە خۆ دەم و چاو بشۆینەوە دوای ئەوە ئەتوانی جیسانە و شێدارکەرەوەی کە بە تایبەتی لە فەسڵی زستانە ضرورە ئێوارانی دوایشتنەوە جیسانەوە شێدارکەرەوە بەکاربێنی تەوان شێدارکەرەوەی پێستی تۆ و پێستی جەنابەت و پێستی من جیاوازە پێستی وشک ئەبێ شێدارکەرەوەکەی تایبەت بێ پێسی وشک پێستی چاوریش ئەبێ جۆرێک بێت کە ئۆیل بیس و کۆمیدۆجینێک نەبیانی وانە کات کە ڕۆژی 2 جار کە تۆ شێدارکەرەوە بەکارێنە تووشی کێشەی زیبکەبی بە جۆرێک بیاڵینەوە پێستەکە بە تەندروست بمێنێتەوە شەوانیش پێش نووسن ئەتوانیان هەیە سیڕەممان هەیە کە وا ئەکات پێستمان بە گەنجی مێنم بۆ نمونە سیڕەمەکان کە ڕیتینۆڵی تایە ئەمە بژاردەیەکی زۆر باشە ئەتوانی بەکاری بێنی توش هەمووکو ڕۆتینی ڕۆژانەی خۆت مەسەڵەن خۆتە پاراز هەڵسو کەوتت باش و باشە خواردنت باش بوو نووسنت باش بوو ڕۆتینێکی باشیش بەکارێنە ئەمەمە با بڵێن لە سا 6 بۆ 7 کێشەکەی حەل کردبووەوە بەبێەوەی بچیتە لای پزیشک و پێویست بۆ کات کە چرچەکانە چارەسەرەکەی بەڵام ئەگەر بێت و چرچەکان دروست بێ لەو حاڵەتەیە چی بکەین ئەو کاتە پێویست بە هاوکاری پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاریە ڕێگاکانی جوانکاری زۆرە بۆ نمونە ئەگەر بێت و کێشەی جوانکارێکەت چرچەکانت
پەیوەندی بە چرچیەوە پەیوەندی بە کرژی ماسوولکەکانەوە بۆ جەنابەت باست کردەوەی خەتی بینی برۆکانیان دەوری چاو ئەوە لەو کاتە ئەبێ بە مادەی بۆتۆلینیۆم تۆکسین بەکاربێنین کە خاوبوونەوەیەک لە ناو ماسوولکەکە دروست دەکات. تو ئێمە وتمانە کە ماسوولکە کرژ بووە پێسەکەی چرچکوە ئەگەر ماسوولکە خاوکەینەوە ئەو کرژیە ناهێڵین. ئەگەر بێت و بۆ نمونە چاڵەدا بێت چرچولۆجی دەبێت لەم بەشانەگەر زۆر قوڵ بێت لەوانە پێویست کە ترشی هایلۆرۆنیک ئەسید یاخود دەرزی کالیسیۆم بەکاربێنی بۆی کە ئەو چرچیانە لا بێ. غێری ئەوە چەند ڕێگایەکی نوێ هەیە لە پزیشکی پێس و جوانکاریە کە تۆ ئاکات مەسەڵەن هاوڵ و هاوڕێت بێ پێشەوەی کە چرچەکانە زۆر بێ بە نمونە بەکارهێنانی مادەی ئەگزۆسۆم گەردیلەی زۆر بچووکە کە چەند هێندەی قەدەخانەکان بچکۆلەتر ئەمانە پڕن لە مایکرۆ ئارێنەی و لایپۆپرۆتین و ئەمانە کە گرۆس فاکتەری تیاکەواکە پێستەکان هەمیش ینی قویل ئێمە ئەگزۆسۆم لە شێمومانە هەیە ئیشیان چیە لە خانە تەندروست و گەنجەکانەوە چەند بۆ خانە پیر و نەخۆشەکان هەڵێن چاک بەرەوە چاکێکەکەنەوە. ئەگەر بێت ێستا زانستگەیتەوەی کە ئەم دەرزەی دروست کردووە ئەگزۆسۆمی دروست کردووە تۆ کە بۆ پێسی خۆت بەکارهێنی خانە پیر و هیلاکەکانت بۆ گەنجەکاتەوە. ئەمە بۆ تۆکسوفیلەر و ئەو شتانە نییە کە خەڵک لەوانەیە بەشێک لە کەسەکانی کۆمەلگای ئێمە حەز نەکات لەو شتانەکە تۆ ئەتوانی بە بەکارهێنانی دەرزی ئەگزۆسۆم ئەم کێشێت بۆ هەڵبێ. غێری ئەو بەکارهێنانی ئامێری ئەکسیلیس کە ئەمە ئامێرێکە ئێمە بۆ لە سنتەری خۆمان هەمانە رادیۆ فریکوێنسی و ئەڵتراساوند ینی شەپۆلی ڕادیۆیتیە لەگەڵ شەپۆلی سەروبنەوە عەفو شەپۆلی سۆنەریتیە ئەمەوە ئەکات ڕادەی کۆلاجین لە پێستا زیابێت پێستەکە توم بێتەوە بەکارهێنانی ئامێری مایکرۆنیدڵ ئارف. ئەمە هەموو ڕێگانن کە غێری ئەوەی کە تۆ گەر حەزە لە بۆتۆکس و فیلەر نەبێ بەڵام ئەتەوێ نیشانەکانی پیربوون لە پێستا کەم بکەیتەوە بە جۆرێک کە پێشتەوە دیار نەبێت سروشتی بیت بەس چرچەکان لابیت بەم ڕێگانە هەموو غێری ئەوەش ئامێری هایفۆش هەر بەشێکی ترە لەو ئەڵە لەمانە کاتین وایە کاکتۆر خۆشمان کاتین بەڵێ خۆی لە ڕووی زانستیەوە چارەسەرێک پێوترێ هەمیشەی چارەسەرێک پێوترە کاتی ئەگەر بێت و چارەسەرەکە بۆ ماوەی 3 ساڵ بمێنێتەوە کاریکەری لە تۆیەوە هەمیشەیە بەشێکی زۆر باسی بۆ تۆکس ناگەین کە لەوانەیە لە پێویستکە لە ساڵێکە دووجار بیکە بەس ئەوانی تر بۆ نمونە دەرزی کالیسیۆم هەیە کە ئەتوانی بۆ ماوەی 2 ساڵ لەمێنێتەوە ئەسڵەن بە حسادەیە لێ بۆ ماوەی 34 ساڵ تەنشێتی کۆلاجینەکە. یعنی تۆ شتەکانی زانست زۆر گۆڕاوەشتی تازە زۆرێ مهمترینش دەوێت تۆ پزیشکێک هەڵبژێریت کە لە ڕووی زانستیەوە ئەپدەیت بێ شتە باشەکانی لەبەرچاوە بێت تەنان بەس بیر لەوەش نکاتەوە کە دەرزی بۆ تۆ بەکاربێنێ بیر لەوە بکاتەوە لە ڕێی ڕۆژین بیرکردنی تۆ بەرزکردنەوەی ڕادی سەقافەت و ئەمانەت یارمەتیت بە جاری وا زۆر جا من جارەخوازەکان و هیچیان بۆ ناکەم وەڵی چ نابێ کرێمێک و هەنێ چۆنەڵی ئامۆژگاریەکەیت واکات کام ئەو دڵی ئیسراحەت بێت چکە زۆر جار ئەم پرۆسی مەسەڵەن کە ئەم ئیشانە کە ئەکرێ لە کلینیکەکانە بۆ خەڵکی دەوروبەر نییە بەس ئەو کەسە خۆی لە خۆی ڕازی نییە ئەوێ باری دەرونی خۆی باش کات سەیری ڕوخساری خۆی کات لە ئاوێنەیە پێ ڕازی بێت لەبەرەوە تۆ ئەتوانی بە چەند ئامۆژگاری بێجگەلەوەی کە ئەو هەموو ڕێگا باشانەمان لەبەردەستایە ببێ ئەوەش چەند ئامۆژگاریەک و بەکارهێنانی ڕۆتینێکی باردەوانی هیچ کاتمان نەماوە بەس یەک پرسیار بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە مەساجکردن بە پێست ینی لە ماڵەوە بۆ زیتانی کە زۆر جار بەکارێن هەر بڕاستیمانە چرچولۆچیکە مەکاتەوە یان پێستون دەکاتەوە هیچ زانستی ئەوە شتێکم بینی ماوەیە لەمە پێش لە تیکتۆک و ئەم هینانە جۆرێک جوڵەوە بەڵێ ئەوەی شتێک وەکو ڕۆڵەر وایە هێنن بەدەم و چاوە طبعاً ئەمە باشیشی تایە و خراپیشی تایە مەسەڵەن تۆ بەکارهێنانی ئەم جوڵەیە هەم تەنشتوکە فیزیکەڵە کە بە دەموچایەنی لەوانەیە تەنشیتی کۆلاجین کە زائیدەن هانی مەساجی ملولە خوێنەکانەیە بۆی کە چۆڕی خوێن زیابێت لەوانەیە بە ئیسفادە هەیە بەڵام هەنێک کەس هەیە بۆی ئەو بەرکەوتنەوە تووشی هەسیاری و ئەگزیما و دوای ئەوە زۆر لێخشان ئەبێتە هۆی هاندانی خانەکانی ڕەنگ کە مادەی میلانین زیاد بڕژن و لەوانەیە بێتەوە پۆست ئینفلاماتۆری هایپەرپیگمنتیشن ینی ڕەشبوون و پەڵەبوونی پێست بۆی ئەوە لایەن جاری وایە ها بە کورێکی قوڵانەڵێ بۆ ڕیشوسی مەڵیشی دانا لەوانێت تووشی و کێشەیە دەستخۆش بە زۆر سپاس بۆ دکتۆر شادیار حەمەلاو پزیشکی پسپۆری پێستە جوانکاری سپاس کاکتۆر سپاس بۆ دەستخۆش بێت.